سەبارەت بە سەرپێچی کامێرەکانی چاودێریش ئەوەی کە تۆمار کراوە لە ساڵی 2017 151450 وێنە گیراوە، واتە 151450 جار شوفێرەکانمان لە خێرایی دیاریکراوی شەقام دەرچوینە. لە کاتێکدا لە 2016 160600 جار لە خێرایی دیاریکراوی شەقامەکان دەرچوون، ئاتاوی تەنها کە تۆمار کراوە لە کامێرەکان. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیەکان، طبعا ئەو ڕووداوانەی کە ئەمە ئاماژە پێ دەکەین لە جۆرەکانی پێکدادان و وەرگەڕان و شێلانە. بەداخەوە لە ساڵی 2017 1354 ڕووداوی هاتوچۆ تۆمار کراون و کەوتونەتەوە کە لە ئەنجامی ئەو ڕووداوانە 219 کەس جیانیان لەدەستداوە و 1437 کەسیش زاندار بووینە و لە کۆی گشتی ئەو ڕووداوانەش 221 ڕووداویان تەنها ماتۆر سکیل تێدا تەرەف بووە یان هۆکار بووە لە بۆ کەوتنیان. لە کاتێکدا لە ساڵی 2016 226 ڕوودا و ماتۆسکی تێدا تەرەبوواتە ڕێژەکەت دەتوانن بڵێم هاوتەری بێکدرەوە لە یەکتر زۆر نزیکە. و لە ساڵی 2016 کۆ ڕووداوەکانی هاتوچۆی کە کەوتبووە 1263 ڕوودا بوون و قوربانیەکانیش لە گیانلەزدان 215 کەس بوو و لە برینداربوونیش 1191 حاڵەت بوو. واتە ژمارە ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2017 بە بەراورد لەگەڵ 2016 بەداخەوە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. سەبارەت بە جۆری ڕووداوەکانی ژەوانی کە تۆمار کراون و کەوتونەتەوە 830یان پێکدادان بووە و 297یان شێلان بووە و 226 ڕووداویش وەرگەڕان بووە و سەبارەت بە کاتەکانش 838یان لە کاتی ڕۆژ کەوتونەتەوە و 506یان لە کاتی شەودا کەوتونەتەوە. سەبارەت بە بەشی داوەکانی هاتوچۆ لە ئەم ساڵ لە ڕێگا بەشی داوەکانی هاتوچۆ 5115 شوفێری سەرپێچیکان کەیسەکانیان یەکلایی کرایەوەتەوە کە 2008یان لە ڕێگای دادگا و بە سزادراینە و 3700یان بە پێبژاردن لە بەشی داوەکان کۆتایی پێهاتووە با کەیسەکانیان. سەبارەت بە دەست بە سەداگرتنی ئۆتۆمبیل و ماتۆرسکیل لە ساڵی 2017 لە 2017 2853 ئۆتۆمبیل بە هۆکاری هەمەجۆر دەستیان بەسەردا گیراوە و 463 ماتۆرسکیلیش دەستیان بەسەردا گیراوە.